ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە دەست بەسەرکردنی هەڵسوڕاوانی ئاهەنگەکانی نەورۆزی ئەمساڵ. دوای بەڕێوەچوونی ئاهەنگەکانی نەورۆزی ئەمساڵ لە شارەکانی کوردستان، دەستگا ئەمنیەتیەکانی ڕژیم کە هیچ کات چاویان بە شایی و خۆشی خەڵک هەڵنایە و دوژمنایەتی ئاشکرایان لەگەڵ هەر بۆنەیەک هەیە کە خەڵکی شۆڕژێری کوردستان بە شێوەیەکی بربڵاو بەشداری تێدا بکات، دەستی کردووە بە گرتنی ژمارەیەک لە بەشداربووانی ئاهەنگەکانی نەورۆز لە شاری سنە و چەند شارێکی تری کوردستان. تا ئێستا ژمارەی ئەو کەسانەی کە دەست بەسەر کراون ڕانەگەێنراوە، بەڵام بانکێشکردنیان بۆ دەستگا ئەمنیەتیەکان هەروە ئیدامەی هەیە. بە پێی هەواڵەکان، بەکرێگیراوانی ڕژیم لە چەند شوێن لەوانە لە شاری شنۆ هەوڵیان داوە شایی و خۆشی خەڵک بە بۆنەی نەورۆزەوە بشێوێن و تەنانەت تەقەیام لەسەر خەڵکدا کردووە تا بڵاویان پێ بکەن. چەند هەفتە پێش لە نەورۆز، کاتێک کاربەدەستانی ڕژیم زانیان خەڵکی کوردستان خۆیان بۆ بەڕێوەبردنی ئاهەنگەکانی نەورۆز ئامادەکەن، دەستیان کرد بە هەڕەشەکردن لە خەڵک و ڕایان گەیاند کە لە ئاهەنگەکاندا سەمای ڕەشبەڵەک و خوێندنەوەی شیعر و سرود و بەکارهێنانی هەر چەشنە هێمایەک کە ڕەنگوبۆنی سیاسی پێوە بێت قەدەغەیە. بەڵام سەرەڕای ئەم هەڕەشانە خەڵکی شۆڕژێری کوردستان بە شێوەیەکی بربڵاو لە شار و گوندەکاندا ئاهەنگی نەورۆزیان بەبێ بەکارهێنانی هێماکانی حکوومەت و بەدڵی خۆیان بەڕێوە برد. بەڕێوەچوونی ئاهەنگی نەورۆز و شایی و خۆشیکردن بە بۆنەی نوێبوونەوەی سروشت و هاتنی بەهار مافێکی سەرەتایی بێ ئەملاو ئەولای خەڵکە، ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی هەروەک دەرکەوت ناتوانێت بەر بە ئیرادەی جەماوەری خەڵکی شۆڕژێری کوردستان بۆ بەڕێوەبردنی بۆنەکانیان بگرێ. ئێمە هەر چەشنە هەڕەشە و زیندان و ئازاری بەڕێوبەرانی ئەو ڕێوڕەسمانە بە توندی مەحکوومەکەین و ڕای دەگەێنین کە دەبێت دەست بەجێ و بێشەرت و مەرج دەست بە سەرکراوانی نەورۆزی ئەمساڵ ئازاد بکرێن. کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 6 خاکەلێوەی 1401 هەتاوی.